تیمی خۆبەخشی پارێزەرانی دەستگیرکراوانی بادینان سەردانی ئەنجومەنی دادوەری هەرێمیان کرد و دواتانەیان لەبارەی دۆسەی 5 ڕۆژنامەنووس و چاڵاکە سزەدراوەکەی بادینانەوە لا بڕیاری دادگای پێداچوونەوەی هەرێمدا و داوای داخستنی دۆسیەکە و ئازادکردنی دەستگیرکراوان دەکەن. ئەو پارێزەرانە دەڵێن ئەمە دەرفەتێکە بۆ ئەنجومەنی دادوەری کە پێداچوونەوەیەکی زیاتر و فراوانتر با کەیسی دەستگیرکراوانی بادینانەوە بکات کە ئەمڕۆ بۆتە دروشم و ناونیشانێکی دیاری میدیایی ناوخۆیی و جیهانیەکان. تاکید الوی چنده کرد بوچونه و پرنگکی یاسایی پرنگکی باشتر یعنی پتر تر و تسلتر راوستانه که سروی کیسه بیتا کرنه و اف کیسه برچاف بیتا ورگرتنه اف رو که کاچه و بوی دریش مکت کردستان دا آن بجین راگهاندن هرمی دا اف رو که اف کیسه برف باش بچتن و انشالله در انجام باش امجوه کیسه ور بگن مدا خواست نکریه که عفو بو در بچتن چون که دا خواست اما اوه ماده 156 لسروان مروفا بیت لادان اف مروفا وکو جوه کیسه درچن کسی که سروشتی بتن یاسایی بت وکو هر کسی که دید کردستان دا بشید. بەشێکی تریش لە پارێزەران دەڵێن ئەم دۆسیەیە زۆر لەو ئاستەی کە پێشبینی دەکرا گەورەتر بووە و زۆرینەی وڵاتان لەسەری بەدەنگ هاتوون. ئەگەر ئەم کەیسە بەم جۆرە بەردەوام بێت ئەوان ناوبانگی هەرێمی کوردستان لەکەدار دەبێت. بتأكيد أجر أو بريارة وخوي بس بكرته ديسان صار حكمك تسبيل بيجير بي هريم كردستان وقوار السياسة كي وأنزمني دادوري كهرهم شنازيب وأنزمني لكن براستي هم دكيوت برمترسي ولبو ناو شهرة بان جهريم ناو بان جهريم كردستان زور شش خراب دبي كاردانوي زوري ناو دروي هريم كردستان لكتوا قصوريات كاني بيعني همو بيان نعمان دركر إذا ناكد هلوا وينردين تويقرتو كانش يعني تقريبا غير مباشر نیم سهره شیء چی هرمی کردستان کردو و دعوای کرد که آزادی رادر برین هرمی کردستان دبی زیاتر فراهم کرد. بداخل او بریاره بوده هوی اوی که ولاتانه بتابتی امریکا ها پیمانه نوانه یعنی براستی زۆر نامرتاحن بە دەرچوونی و بڕیاڕە ناهێنانی وڵاتانی هاوپەیمان کە یارمەتی عێراق و کوردستانیاندا لە دوای ڕاپەنین ساڵی 91 و ئێستا بەردەوام یارمەتی هەرێمی کوردستان و عێراقیانداوە. بۆیە ئەم بڕیارە زەرەر و زیانێکی زۆر بە ناوبانجی هەرێمی کوردستان دەگەێنێ. هیوادارین دادگای تەمیز بەو لایحەیە کەمە پێشکەشمان کرد ئەمڕۆ ئەم بڕیارە ڕاست کاتەوە و ئەو سزای تۆمەتباران ڕەت کاتەوە. بڕیاری دادگای پێداچوونەوەی هەرێم کە سزای 6 ساڵ زیندانیکردنی 5 چاڵاکوان و ڕۆژنامەنووسەکەی بادینانی پەسەند کرد. کاردانەوەی زۆری لەسەر بڕیارەکە دروست بووە و لەسەر ئاستی ناوخۆیی و دەرەوە ناڕەزایی و نیگەرانی دروست کردووە و داوا دەکرێت کۆتایی با سزای سیاسی و دروستکردنی سیناریۆ بۆ ڕۆژنامەنووسان و چاڵاکوانان بهێنرێت کە لەم کابینەی حکوومەتی هەرێمدا بە تەواوەتی تەشەنەی کردووە. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.